سلااف بینەرێن هێژا خۆشتیوی بینەرێن کەناڵێ بادینان سات خۆشحالین کو دخەلەکەکانی ji بەرنامەی دەربڕین هاتینا خزمەتە هاوێن بەرێز بینەران di بەرنامەی دەربڕینا vê hefteyê da behsa tirsê dikein بۆچی dema ku mirov behsê rûdaweka tirsê diketin li dev mirovî curek ji tirsê peyda dibîtin hindek kesan jî ji mindalê tirs digel wan mezin dibîtin digel me dabin da ku bizanîn welatiyan derbarê babetê me vê hefteyê çi dibêjin والله ترس هەموو کەسێک ترسەکێر هەیە ئەو ترسەوزە و کەسە لە سەرکەوتووە کە لەسەر ترسەکە زالبی و نەکەنیە شکست بینی لە ژیاندا لە ژیانی خۆینە هەموو کەسێک ترسێکی هەیە جا ئەو ترسە هەر کەسە و ترسێکی جا نازان وڵی وەکو ترس هیچ ترسێکمانە لە خوای بەزیادبی ئەو ترسە ئەم بۆ خۆ دروست دەکەین یان بخۆ دروست دەبیتن ترس ئێو کەسە حتمما یا کەسێکەگە ترسەکێ بیتن بەخۆ خۆی دروست دەکاتن ئەو کەسە سەرکەوتووە کە لەسا ئەو ترسێ زالبی و نەکەنیە ترسەکەی لە خۆی دروست کاتن بۆچی هەندێک کەسان ji منداڵی ترس دەفوان مەزن دەبیتن هۆکار چییە؟ کۆمەلگاکە وای لێ دەکا کە ئەو ترسێ لەنا دروست کاتن لەناو عەقلی ئەو کەسەی لە منداریوە ئەو ترسێ لێ دروست کاتن بەرێک بە تاکید کۆمەلگاکەش تاسیل دەکاتن بەس کۆمەلگاش حتمما دەبی ئەو کەسەوە لێ بکەن یا لە ژیاندا لە هیچ شتێکی نەترسێتە تۆ دژیانە خۆدا ji çi تۆ gelek tirsiyayê وەڵی هیچ شتێکی وانێ لێ بترسم گەشتێ ڤیتامینی هەتان و کە تۆش چ تشتێک نەترسیای زانی چیە مەسەلەوەیە کە هیزناسیانی هیچ شتێکی خۆش هەتا سەر نییە و هیچ شتێکی ناخۆش هەتا سەر نییە هەمووی کاتیە و بەپێی مرۆژ زەمە لێ ڕادێن لەگە ئەو شتێکە بە سەرمان دێ و دێتە پێشمە دیتنا تا ڕاستە ji منداڵی ترس digel me mezin dibîtiyan em bi xwe tirsê bi xwe durist dikein نا زیاتر لە خۆمان وا دەکەین منداڵەکان بترسێن ینی لە خۆمان شتەکە ینی هیچ شتێکیان لەکەن تەبیعی ناکەین وا دەکەین بترسێن خەتای خۆمانە ینی زیاتر لەگەریان بەردەوام بی شتەکانیان لەکەن تەبیعی بکەوە و ینی یارمەتیان بدەیت تۆ چ تەرسی وڵی ترس لە ژیان ئیلا لە دەزانی کەسە خۆشەویستەکان دەناشتە شتی وانە برین کە لی بترسی تەواقع کردبیتن تۆ ترسیای بینەک و ئەو کەسە ji dest بدەی و تا ji destدایە نا شتیوانە بۆ تەنیا کەسی نزیکی خۆت کە جێگای ترسەکە لە دەستیان بدەی ئەوی شکر بەخوا تا ئێستا شتێکیوانە بوو کەسێ یعنی ji منداڵی کەسێ تو ئاخفتناک بە تشتێک تو نەترساندی شتیوانە ناخۆی ئەو پەروەردە سەقەتە هەیە لە ناو مجتەماعی کوردی و شەرق بەعام بەس لەخوای بەزیاد نازم وە خۆم شتێکی وام لێ بەسەر نهاتیە بەس لەکنەمەوە وایە مەسەرەن هەموو شتەکان وا لێ دەکەم ترسێ پەروەردەکە وایە ینی شێوازی پەروەردەکردنیمە تۆزێک ینی دەتوانم برێم سەقەتە و خراپە پێتەویە چ بهێتەکردن لە ڕووی پەروەردەیەوە بەڕای من ناوەندەکانی خوێندن دەوری دەبی گرنگ بدێنن خاستن مامۆستا و ئەو شتانەوە هەرچەندە لە ڕووی پەروەردەی ئێستا گۆڕانی زۆری بەسەرداهاتیە پێشتر مەسەرەن شتێک نەزانی باوە هەر یەکسەر پێت کەوتبوو لە مەکتەبە بەس لەخوای بەزای ئێستا ئەو شتانە نەما بەرەو پێشچوونی باش هەبووە لە ڕووی پەروەردەیەوە ئیشاڵڵا باشتریش دەبی تۆ دژیانە خۆدا قەت ترسیای بەڵێ چ تۆ gelek ترسیای لە زۆر شتە ترسێ ئینسان بەس تایبەت شتەکە کە زۆر گەورەبی ترس لە بەدیناتنی خەونەکانم زۆر ترسایمە بەس ترسەشی دیشم هەو بۆ پێشەوەی بچمە ئیمتیحانی زۆر لە پۆلی دوازەی زۆر ترسایمە ئیدی ترس زۆر شتە ینی دەروون و مرۆڤی خراپ دەبی تێک دەچیتن دەما و مرۆڤژی تشتێکی دەترسی بەڕای من هەموو مرۆڤەکە ترسی ئەگەر ترسش نەبی نەتوانین سەر بکەوی ینی ئەگەر ترس نەبی لەوەی کە شتێک جێبەجێ نابی سەریش ناکەوی ینی هەوڵی لەوەدەی کە پێی بگەیت
ئەو ترسا زیاتر پاڵنەرە لۆی تو سەرکەوتوبی بەڕای من یانی ترس شتەکە لۆیە تو سەرکەوتوبی ئەوانەی و تۆ چووی ئەمتیحان بکەی و تو ژێ ترسیایی سەرکەفتی بووی توێوانێدا زۆر زار ئەرێوەڵە زۆر ترسایمە بەس شتەکان بە پێچەوانە بووە ئەو ترسە بەخۆ دروست کرد گوی دەمیتە ئەو ترسە بەخۆ دروست کردیان ترس بەخۆ پەیدا بوودا ترس بەخۆی لەو شتانە پێیابی مەسەلەن تو ئەچی قۆناغشتکە یان تاقیکردنەوە چێکەی تاقیکردنەوە چی ژیانەی دێوە ئەگەر سەر نەکەوی وە پاشەکەوی لە ژیان ئیدێ و ترسەش وەت لێکا زیاتر هەوڵدەی ئەرمەسەلەن ئەگەر ئەمە امتحانی بنمونە بینینەوە امتحان نمونە لەوەی کە ئەتو زیاتر هەوڵەدەی کە بخوێنی لۆی سەرکەوی بەخوای هەندێک ترس آخر هەندێک ترس جیایە لەگەڵ هەندێک مەسەلەن ئەوەی امتحان جیایە لەوەی ترستەبی لەوەی کە نەچێ ژوورێکیکە بڵێ وەڵا ژوورەکە شومەیان بڵێن زنی لێوە بە کوردەکەی خۆمان ئەوە ترسانە زیاتر ترسی خوڕافیاتنەوە پۆزشەک نین لەوەی کات و بترسی بەس ئەو ترسانەی کە بۆ سەرکەوتنی ژیان بەکاردێن زیاتر ئەو ترسانە بەڕای من پاڵنەرن لەوەی سەربکەوی ئەبدیتە ناتە ئەم ترسێ دگەڵ خۆ دروست دەکەین مەزن دەکەینیان بخۆ ترس دروست دەبیتون و مەزن دەبیت لا بخۆ ئەم دێویلکمە پیچەک دروست بیت بەس کۆمەلگال مەماستر دەکات دەوروبەر مەماستر دەکات وجل نکمە دگەلک مەزن بیتن ودمينت جيل داتا في جيلي بردوام از بتشيكت خون الصحات كم خون في تشتي فاكيشن خون في تشتي بباريزن خون في تشتي او كان او دي جارا كوني كدانا بتشيكت خو هو كومالغاو دورو بارو نزيكترين كس احتمالات بلا خول مروفيش فانا كان يعني توج ترسا كومالغا هي بتشكين خونس حدك بالضبط متحفظ بنزور تانكو او بجيانا كمن ثقه بوهاي من قالك ثقة بهاي كنت عملت شي تدربة مود السيرة بينيت من قالك ثقة هاي كره من دربة بتشي تشول كات بس عالم تشوفها كده كده تماشى مكان أس مجبور موسحب كما به احتمال إزعاج من احتمال مشاكلنا بيننا احتمال بيشتمل حتى كان جديتها بيجا من هناك وين بس مجبور مش قصة عالمنا هنا سرمة بيتفيا شبه تكرن داكو أفتشتنا مينيت أفتر ساد دلي من ضالت ما مظن نبن بيتفيا شبه تكرن والله تبيع يعني تبقى دوربر تبقى دنيا تقورين جيلها تقورين نوكا جيلا كيديا در كفتن تبت برادرياتي تبت كافيتريا دفن در چون تخود فين برادر تخوي الشخصيتين مرتاحين قالوا رينا خوري در كفن 2 ساعات و 3 ساعات تمام هذا ابن جاوي اخو بقورن نبي 6 ساعات لولي من بيت احتمالات كره من لا شلبوا من بيجيتن وانيا بس قال برادر خود الشيء بيجيت برادر ويدي شو تاري كوريا لكات تبي دوربر في عقليته بيلت تاكو قالك خلته يا زورتر تبيت يا كنت بنابيت انا نبيني يعني ترس مروفي توشي چندين نخوشي جدك زور دروني نفسي قلق مشاكل شر تشدبن مناقشة حوت تشدبن افخشي في زفرة ورا ما تشي وتكن همو جاينا ما ترزبو با ابي سحلا ماكر با ابا اخفت با ابا دي بيش تبا بايك ديكا با ديكا تلفونها مكت ابا بونغو وكرا وجدي وصل ما ظنيت هذا ترجبركم ملقاها انسان جبركم بالضبط ناخذ خو من ثقه اخو هي بس كاكو ملقاش شو لي ما ظن بكت حتما استبيارا وسط امانه اوت من وطموحت من قرباني قصلوا كو ملقايبون بديتنا تا ام ترسي دقل خو مزن دكان يان ترس مزن دبيتن باش شي بخرات كم ترس خوي لزور تشتي جواز يعني بي عندك تشتيها دبني استا من طلب ابو من دكاتي امتحانات زور ترسا كذا شو مجوري دستم دلرزي برقنا خوش بو يعني زاري ويا لشوينك بوي ما مشغولي قصو شتوا بوي ما يعني رمبي هاتي او لو شتانا زو ترساو يعني هذا تشتي عندك حالته دتسي مرو فيجني بلا منها ترسي هم انسانك دتسي بله اگراتو کسک بو تبحثي رودا وكاتر سيكر ترسك ددليته دا پیدا دبيت بخوي رودا وتشي او هرودا بالله اخوي جورديتن انسان دبي بيش شكر بيتن بلام
ئینسان ترش کەمەک دەکەتە قەلبی. بس او ترسك دماغك توتشيا امتحانه تو المكتبه بوي يعني او ترسك بخو درس كريان بخو درس دبو بقرآن أمن أو كاتي كتسو منجور عندكم بطاوي نخين دبو لما عندي ترسك وقلق باوري بخونا والله كنا ممكن بو ترخمي بلام برك قلق بمدا ترسام لبارو باش او كسين جكو مالقهيت الترسك مالا والله بيان ظلم زور نترسي يوادارم إنسان يعني تساوي ترس بباشتر لوي بلا ما عندك حالة وعندك شيشة كبال تودني بترسي بوچی دەماکو ئینسان بەحسی ڕووداوەکە ترسێ دەکەتن جوورێک ji ترسێل دە مرۆڤی پەیدا دەبیتن دیتناتە بوو بێگومان هەموو ئینسانێک ترسی هەر هەیە ینی لە خۆی ینی لە ڕەنگە لە کەسانی بەرامبەر هەندێک ترس هەبیتن ڕەنگە کەسێکە هەستی پێ نەکەی کە لە پشتڕ ینی وەکو بڵی خەنجەری ژەهراویت لێ بداتن ئینسان هەموو ئینسانێکیش ئەگە نەترسێ یعنی ئەوە لە ژیاندا سەرکەوتو نابیتن ڕەنگە ئەگەر ترس نەبیتن ڕەنگە زۆر شت بکەی ترس زیاتر پاڵنەڕە بۆ سەرکەوت بێگومان هەر گومانی تێدانە بەڵام لە کۆمەلگەی خۆشماندا ئینجا هەیە لە کەسی بەرامبەر دەترسیت عادەت و تەقالید لە کۆمەلگا ینی ئەوە ینی شتێکی باوە لە نێو مجتەمەعی خۆمان باشە تۆ ژە چ گەلێک ترسیای دژیانە ئەمن لە چ ترسایمە زۆر لەو کەسانە ترسایمە کە ینی باوەڕم زۆر پێیان کردیە لە دواییدا ینی وا دەرنەچوون کە ئەمن لەگەڕیاندا بوویمە گەل باوەریەتە ترسێک هەبوو بێگومان ینی لەگە کەسێک ینی کە ژیام لە دواییدا کە خەنجەری ژەهراوی لە پشتیدام ترس لەوە دروست بووە ترس لە لای من لەوە دروست بووە و زۆریش لەوە دەترسم بەڵام لەخوا بە زیاد بێ ئەتا ئێستا شتیوا ڕوویدا بەڵام زۆر کەم ئەوە ڕەنگە ڕەتفعلم نەبیتن بەڵام ئەوە یەکیان دەدەمە دەستخوا ئەوی تریشانەوە کەسێن بەرامبەر تۆ نەترسیە ینی ترسێک دەفتە پەیدا نەبوو دگەل نا بێگومان دەبیئەت تو هەموو کەست پێ لە خۆ بەرزتر بیتن بێگومان ترس هەر هەیە یعنی ئەگە بڵێ نەترسی ئەوە شتێکی واقع نییە بەڵام دەشترسی بەڵام هەندێک جار ئەگەر کە کەسێک سیقەی پێ دەکەی متمانە پێ دەکەی بڕوای پێ دەکەی و لە دواییشدا یعنی ئەو کەسێک کە ئەتو دەڵێ وا دەرناچیت چی بەوانە دەڵێم دەستیان خۆش بی بەس ینی لەلایەک دەستیان خۆش بی لەلایەکی تریش ئەوە خودی خۆی و یعنی فکری خۆی بزانم کو دەبیت هەندێک کەسان ji منداڵی ترس دگەلوان مەزن دەبیتن دیتناتە ئەم وێ ترسی دگەل خۆ مەزن دەکەین یان ژی بەخۆ مەزن دەبیتن دروست دەبیت لە ڕاستدا لە کۆمەڵی کوردەواریدا ئەو ترسێک کە دروست دەبێت هەمووی بەڕای خۆم بەهۆی دابوونەریتەوەیە دابوونەریت ترسێک دروست دەکات بۆن منە قسەی خەڵک ترسێک لە لای تۆ دروست دەکات بۆن منە ئەگەر باسی لێوە بکەم هەندێک جار ئێستا لە کۆمەڵی کوردەواریدا ئەگەر کەس بەشوو بدەن ئەوە هیچ شریناتیەک با بڵێن دابش بە سەر ماڵەکاندا ناکەن بەڵام ئەگەر بۆ کوڕەکەیان با بڵێن ژن بێنن کسێک بخوازن ئەوە شریناتی تەوزیە دەکەن ینی دابشی ماڵەکان دەکەن ئەو ماڵە زیرانەکانیان بەڵام ئەوەش ینی دابوونێریت ترسێکی ئەوەندە گەورەی دروست کردووە دابنێریت بەخۆش زۆر ناگۆڕ ینی ماوەی زۆری دەوێت هەتا دابوونێریت بگۆڕێ دابوونێریت لە کۆمەلگەی کوردەواریدا دەورێکی زۆر خراپ ببینیەوە پێویستە لە کۆمەلگەی کوردەواریدا ئەو دابوونێریتانەی کە با بڵێن زۆر خراپن یانیش پێویستەکە بیان گۆڕین نەمێنن لە کۆمەلگەی کوردداری بۆ ئەو ترسە نەمێنێ یان ئێستا کارکردنی کەس با بڵێن لە مۆڵێکی ئاوا بۆ زۆر لە کسەکان بەمانای عیبە یاخود بەمانای شێو بەکار نایە بۆیە پێویستە ئێمە لە کچەکانمان هان بدەین کە لەو شوێنانە کار بکەن بەبێ ئەوەی هیچ ترسێکیان لێ بنیشێت بەرێک کۆمەلگە زۆر تەسیری لەسەر هەیە بۆ پێویستە خێزانەکان هانی با بڵێن ئەولادەکانیان بدەن بەی شێوەکە بیر لە ترس نەکەنەوە ئەو شتێک کە دەیانێت بە خۆیان بیەکان
ژیانە خۆدا زێدەتر ژ چ ترسیای بەخوا من زیاتر کە قسەشم لەسەر کرد هەر ئەوەیە کە لە دابوونەریت من شتێک ئەەکەم من هیچ پێی بەشەرم نازانم بەڵام لەوانەیە حائیلەکەم خێزانەکەم ئەو شتە بەشەرم بزانن کە قسەی خەڵکیان بۆ گۆڕێتەوە پێی دڵتەنگ بن منیش لەبەرەوە لی دەترسم و نایکەم زیاتر لەبەر خێزانەکەم گەنە من وەکو خوێندکارێک کە دەرچووی کۆلۆژی یاسا و ڕامیاری من ئەوە بە شتێکی ینی هەندێک شت هەیە کۆمەڵگە زۆر بە شتێکی ناموس سەیری دەکات بەڵام من وێ نابینم ئەو شت سەیرانش ینی پێویستە بیان گۆڕین ناترسێم لەگەڵ عایلی خۆم دێمە دەرێ لە کەس ناترسێم مەڵگاشی نەترسی نەخێر ناترسێم زۆر گرنگە ئەم لە ژیانی خۆم ناترسێم لە خەڵک لەگەڵ عایلی خۆم دێمە دەرێ نان دەخۆم بەخۆشی دەژیم بەخۆشی لە خۆمان ڕادم جێ بە قسەی خەڵک نادەم قەت ژیانە خۆدا ژ شتێکی توێ ترسیای نەخێر قەت لە ژیانم نەترساوم باوەڕ ناکەم قەت شتێوی تەمەنی ئەبەت ژ شتێکی نەترسیای لە شتێک لە ژیانم هەستم بە ترس نەکردی قەت دەستدانی خۆشەویستەکان مەکتەب بەڕاستی لە بۆ خوێندن متاسە بووم لەبەرەوە ماوەیەک دابڕام بەڵام لە ژیانم قەت نەترساوم هەستم بەوە نەکردێکە بترسێم بەلامەوە ئاسایی بۆ شتێک هەندێک ژ کەسان ژ منداڵی ترس دەگەڵ خۆ مەزن دەکەن هۆکار چییە؟ خۆی هەندە شتێ بۆ ماوەیە یانەو کەسا بە شێوەیەک لەگەڵ ئێمێنێتەوە بەڵام من هەستم بەوە نەکردەوە قەت نەمزانیوە ترس چییە. خۆی پێویستە لە سەرەتا مناڵەکان وا ڕابێندرن کە هەست بە ترس نەکەن. شتیان لە بە ترس پێ نەڵێنکە لەوە بترسەوە بە شێوەیەک لە شێوەکان وەکو فۆبیا بە بەرچاویان مێخن ئەوە بەڵام هەندە شتەیە وەکو دەرونیان یان بۆ کەسەکان دەمێنێتەوە بە هۆکاری شتێکەوە ڕووداوێکەوە تووشی ترسێک دەبن و یان سەدمەیان لە دەستدانی کەسێکە ئەویان ئەو کەسە جاری وایە لەگەڵ ئێمێنێتەوە گەڕێتەوە سەرەوە کەسە کە چەند هێزیەوەی هەیە کە ڕوبەڕوویە و ترسە بێتەوە ترەوەیە ترزەگەنا شتێک نییە ترسکە ئینسان بیری لێ بکاتەوە ئەوە دواتر وەکووا باوە کە پیاوە چۆن دەبێت بترسی ئەوە نا بۆی بترسی ئەگەر کەسێک ژ دەست بدەی ناترسیت و کەسێک خۆشەویست لەبەر دلێتە ژ دەست بدەیت با ئەوە شتێکە دەتوانم برم لەوە هەست هەر بەشێکی ترسە ئەوەش ترسە بەڵام لە ژیانم هەستم بە ترس نەکردیا تێرقەتش نامەوەستی پێ بکەم. تو وەکو ئافرەتەك قەت ژیانە خۆدا تۆ ترسیای؟ نەترسامە لەوە ئەوەی خۆم بەس ئەتگوت ئەگە داک و با بیانەوە ئالە لەوەی ترسامە کە داکم شتەچ لێ بیان نەخۆش بی یانە شتانە ئەگەنا لەوە بەرامبەر قسەی خەڵکیان هەرچیەک نەترسم. آخر هەیە کۆمەڵگەیان کولتور دەگۆڕێ هەیە لەوەی دەترسێکە یان تەبیعەتی عائیلەکەی لەو شتانە ئەگەرنا ترس خۆی لە ژیان نییە بەس لاگە لە دەستدانی کەسەی نزیک داک و باب بۆ خۆ دروست دەکەین یان بۆ خۆ دروست دەبیتن طبعا ئەو قسانە ئەم بۆ خۆ دروست دەکەین ئێوە هەموو کەسوە بەس بەڕای من ترستەنە لەوەیە کە بەرامبەر خوا ینی لە ژیان گوناح بکەیان ئەو شتانە گەردە ناترس. بینەرێن هێژا خۆشتوی ئەڤژی چەندین بوو چونێن وڵاتیان بوو دەربارەی بابەتێ مەیە vê هەفتەیە هەتا هەفتەیە کادی و بابەتێکی دیژی بەرنامێ دەربڕین بەمینن شاد خاترە هەوە.